هاتێکە دەستێکم دەستەکەی ترم بشکێنێ ئەم چاوەم بەرایی نایەت چاواکەی ترم من ناوم زاهر عەلیە طەبعاً لە خەڵکی سلێمانیم ساڵی 1945 لە گەڕەکی کانەزەکان لەدایک بوو. لە ساڵی 1976ەوە ئەو کاتە مامۆستا ئەحمەد دەنگەورە بەستوتبە بینیم و وتی وەرە با شتێ بکەین وتم چی وتی مەجموعەی ئیشی هونەریمان هەیە با ئەو وەختە لە خاحی ئەحمەدی جگەرە هینێکمان دروست کرد گروپێکی هونەری ئەو شانۆیانمان پێشکەش کرد. ئیتر وردە ئیشیشم لەگەڵا کردەوە چوومە سەر مەسرەح و ئاوە شتی کەم بەس ئیتر ئەوە دەستپێکی من بوو کە بچمە ناو کاری هونەریەوە. ئیتر لە دوای 76 وەمانە چوومە تیپی نوێنی سلێمانی لێەوە ئیتر دەستم کرد بە شتی ئیشی شانۆیی لە هەشتاکانە. ئەو کاتە شاکاری جوان پێشکەشەکرا هەمووی لە ئاستی بەرزا بوو ئێمەش دڵمان زۆر پێی خۆش بوو چونکە باسی مەعاناتی ئەو کاتەی خۆمانیە کرد وەکو میلەتی کورد کۆمەڵە لەو بابەتانەوەی تر ئێمە ژۆکۆی کە بڵێ ڕیسالەیەک لەسەر شانمان بێ بیگەێنی ئەو کاتە بەوە ڕۆحێتە ئیشمانە کرد. ئەو نەسەی کەواتە پێشکەشیەکە ئەوێ نەسەکە موافقەتی دەستگای ڕۆشنبیری ئەو کاتەی هەبوو بێ بەبێ ئەو موافقەتە نەدەتوانی پێشکەشیکەی. بەڵامی تر ئێمە بندێڕ سەردێڕی خۆی هەبوو خەڵکەکە تێئەگەی لە ئیشێکە باسی شەهیدەکان کرا خۆ نەشی و شەهیدانی کوردستان یا هیچێ. ئیتر لە قاعەکە بوو بە بڕوخێ و ئەو ڕەسمە داگرنە خوارەوە ینی ڕەسمی سەدام. ڕۆژێکیان ئیتر لە خاک هاتی لە خوارەوە ئەندامی تیپی نواندنیش بوو حسەین مسری وتی ئەرێ تۆ تااقەتە هەیە تەمسیل بکەی لە تەلەڤیزیۆن تێی بۆ من ئیشم چییە؟ یا وەختەش هەڕەتینم بوو وتی دەباشە من دەورێکم هەیە ئەگەر تۆ نەیبینی من ئەوە نانووسم هەری لغایەکەم بەس بۆ تۆوە بێ ئەوە وتم باشە من حازرم. ئیتر لەوەوە من داخڵ بووم لەگەڵ حسەین مسریە ڕێزم بۆی هەیە و خوا عەفوی کایەخوا خۆی هەر سەردەمە و ڕنگانەوەیەکی خۆی هەیە. ئەو سەردەمە پێویست بوو کە خەڵکانێک بێنە پێشەوە ئیش بکەن دڵسۆزی وڵات و نەتەوە بن هیوا و ئاواتیان لەدەست نەهابێ بەجێسە بەداخەوە هەست دەکەی کە ئەو ئیندیفاعە جوانە نییە کە کاتی خۆی هەبوو ڕەنگە ئێمە هەر بەغەڵەت بزانن کە بۆچی وامان کردەوە. لای ئەمان برادەرانی ئێستا تۆزێ ئەوە کاڵبۆتەوە هۆڕوا ئاسان نییە باوەڕم پێ بکە لە هەنێ ئیشە تا بەیانی گریاوم بە دیاریەوە چونکە خۆم زۆر بە بێدەسەڵات دەبینی بێ ئاوا بکەیەکی ناتوانانی ئەو ڕۆڵە ببینی کە خەڵک باوەڕی پێ بکە. بۆ خوایە جومە دوو کەس هەیە لەم دنیا ئیسفادیان نییە بۆ ئێمەمانە جارێکی تریش دێڵێمەوە یەکیان وەستا جومعەیە ئەویکان حاجی ئیسماعیلە. کاک ساڵح ئەوە نییە نانی وەستا جومعەیە خۆی؟ نا ئەمە نانی جومعەیە هی ئەو جومعەیە کە 15 ساڵە لای وەستا جومعە ئیشەکا و بەبێ ئەوەی عانەیەکی باتێ و هەر ئەڵێ بۆ کۆکەمە و ژنە بۆ هێنم بۆ خوایە بزانم نانی ئەوە دەمی بۆ نابە. ئاخر دەمی بۆ نابێت نایخۆی بوختانێ بۆکەن دڵە نایبە. ناخۆم سەر و دڵی گرتم. لە یادداشتەکانی سوڵتان مەحمووە جلی سوڵتانم لە بەرایە بە خۆم و بە ئەمامە و بە هەموو تەرتیباتەوە تاج و نازان چی یەک دنیا فەخفەخەی ئەو کاتە ترکە وەستا بووین کامێرەی ئیشێ کرد تەسویر بوو من حیوارمەوت و ئەحمەد جەڵاش لەگەڵما بوو نووری کاکەخانیش بوو یەکێک هەر لە خۆی هاتە بینی من و کامێرەکەەوە وتی خوا بێت ئەحمەد پرسیارێ وتم فەرموو وتی کەسوکاری ئەم سوڵتانە ماوە
ئەحمەد جوڵاوتی ئاماوە ئەمی تاپاڤەجان کوڕی پۆریەتی هەر بورانەوەی من تەسیرم بۆ نەکرا بەتەمەەن شێرکۆمیەکەس بە من وەسف ناکرێ بەڕاستی من ئەوە نەژ تواناکەمەوە نەنیە بتوانم وەسفیکەم بەڵام ئەو سەردەمانەی کە من زیاتر تێکەڵ بووم لەگەڵیا شەوانە هەر بەیەکەوە بووین کۆمەڵی خەڵکی کەش دانیشت بە ڕەحمەت بێ ئەژی گۆران کاوای ئەحمەد میرزا کۆمەڵێک خەڵکی تریش دانیشتین لەگەڵ لەگەڵیا جا ئەو کاتە هینێکی هەبوو نامیرکەیەکی هەبوو خۆم دەستخەت بوو کۆمەڵێک شعری جوانی تیا بوو ئەوەی تر دە ساودەست ئەمانە بە خەڵکی خوێنەوە و بۆمانە هاتەوە ئەمانیایەوە دەستی من یعنی یەکێک بوو لەو کەسانەی کە زۆرم عەجیب بووم پێ بەڕاستی شاعیرە بێ وەکو شێرکۆمیە کەس بێ مردن ئێجگار بەو شێوەیە ترسناک و خەتەر نییە وەکو خەڵکی باسیەکەن من بە باوکما ئەزانم 6 ساڵ لە لای مردنە و دوێنێکە هاتەوە ماڵێ گۆڕانی وانە گۆڕان خۆی گەورە لێ خۆش بێ پیاوە مەزنەکە هەموو نەتەوەی کورد خەرزاری تۆیە بەڕاستی خزمەتێکی گەورە بەرامبەر بە نەتەوەی کورد کرد خۆی گەورە لێ خۆش بێ منەوە یادا ئەو ساتانەی کە بەیەکەوە بووین و ژیانمان بەیەکەوە بەسەرە برد بەڕاستی ئێستا شەر تامەزوێ ئەو کاتانە بەڵێم ئایا ئەم مردنە بۆ هەموو کەسێ هەروایە یان بە تەنها بۆ ئەوانەی کە هەرگیز لێی نەترساون و وەکو باوکم سەریان داوە بە ئازادی و دڵیان کردووە بە چرا و چراشیان داوەتە دەستی خۆشەویستی ئەم دنیاە